قادر انا صعيدين يدوروا للسجن لا 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 نعم نعم ابشر اخذ الصوت
بەڕاستی ئارارەتی گەلتی بە باشەکان بە حکمی و یەکەم یاریە من مەودای تیپەکە نزیکەی 6 ڕۆژێکە لە بەرەسمدایە ینی تیپەکەم کەم و کورتی هەیە چ لە ڕووی یاریزانەوە چ لە ڕووی لایەنی جەسەدیەوە بڵێن لیاقەکانیان پێی پێویستیان بەڕاستی توانیمان یاریەکە بگەڕنەوە خاڵی سفر و گۆڵ یەکسانبوون تەواوکردن بەڵام بەداخەوە بە هەڵی فەردی بەرگریکاران گۆڵی دووەمان لێکرا وای شەڵا من گەشت بینم ئەم تیپە ئەوە لە داهاتوە شەڵا لە هەفتەکانی داهاتووە کەم و کورتەکان پڕەکەینەوە بە یاریزانی نوێ و لەما کاتچە شەڵا ئیش لەسەر لایەنە تەکتیکەکەین و واسیقەم بەم تیپەی شەڵا گەینەوە ڕێژەکانی جارانمان پێشی بەخێرانتان دەکەم سەرەتا دەستخۆشی لە یاریزانەکانەکەم بەڕاستی دوای هەوڵ و ماندیبوونێکی زۆر کە توانیان یاریەکە حەسم بکەن و بەڕاستی سەبارەت بە یاریەکە ئێمە لە جێمی یەکەم زۆر باش یاریمان کردە دەماتوانین لە جێمی یەکەم یاریەکە حەسم بکەین و بۆی لە جێمی دۆم زۆر بە ئاسانی تۆپانێ بکەین بەڵام لە پەلەپەلی یاریزانەکانمان کەمێش پرزەمان پێ و دیار و بۆیە گۆڵشمان لە تۆمار کرا.